دعمك احنا محاولات والله راح اخلينا دیارە پێشتر ئێمە وەکو فراکسیۆنە کوردستانیەکان بەیانێکمان هەبوو سەبارەت بەو وەزعی کە لە خانەخین ڕوویدا سەبارەت بە شەهیدەکانمان بە زێوزاری جوتیارەکانمان داوامان کرد لە ڕئیسی پەرلەمان تەکلیفی لیژنەی ئەمن و دیفاعی کرد کە حاجی مادی و کاک ناسر هەردووکیان ئەندامی لیژنەی ئەمن و دیفاعن منیش وەکو نوێنەری شارەکە و براوچووکتان لەگەڵیان هاتم بۆ ئەوەی سەردانی ئیدارەی شارەکە بکەین لە نزیکەوە گوێ لە دام و دەستگا ئەمنیەکانیش بگرین. زۆر سپاس بەناوی لیژنەوە من جەنابی کاک مادی و برای خۆشەویستمان کاک شێرکۆ ئێمە سەرەتا سپاس و ڕێز بۆ ئێوەی بەڕێز وسەری ڕێز و ناوازش بۆ شەهیدانی ناوچەکەدا دەنوێنین بۆ هەموو شەهیدانی ڕێگا ڕزگاری بۆ هەموو شەهیدانی کە لەسەر خاک قوربانیان داوە. ئێمە یادداشتنامەکەی ئێوەمان وەرگرت بەڵێنیشتان پێ دەدەین وەکو شێخ باسی کرد بە ئەمانەتەوە بەلێنەکانتان بگەیەنی و بەرباداچوونی بەسەر بکەین ئەوەی کە ئێمە گوێمان لێبوو لە خەڵکی شار هەمووی هۆکاری هەرە سەرەکی ئەوەیە ئەبێ وەزعەکە بگەڕێتەوە بۆ پێشی 16 ئۆکتۆبر. ئەمە چارەسەری سەتانەوەتی کێشەکانی ئێوە دەکات بۆیە ئەمە خلاصەی مەوزوعەکەیە ئێمەش دیسان بەڵێن دەدەینەوە کە ئێمە پەیامەکە وەک خۆی بگەینین و بە دوواداچوون بکەین و ئاگاداری بەڕێژتان بکەینەوە چیمان پێکرا و چیمان پێ نەکرا.